بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، ئێمە لە خزمەت کتێبی نایابی مختصر منهاج القاصدین ژیان بەسەر ئەبین. ئەم کتێبە کتێبێکی زۆر نایابی پەروەردەی ڕۆحی ئینسانە، زانای پایەبەرز ئیمامی غەزالی ئەم کتێبەی نووسیوە و چەندین جار اختصار کراوە، دوو جار اختصار کراوە تاوەکو ئێستا ئێمە لە خزمەتی ئەبین و بەدەیان شەرح و کورتکردنەوە و سوودوەرگرتنی لێ کراوە. ئەم کتێبە لە چوار بەش پێگێت، ئێمە سێ بەشیمان تەواو کردووە. لە بەشی چوارەمان، بەشی چوارەم باسی منجیاتەکە، ئەو شتانەی کە ئینسان ڕزگار ئەکەن. یەکەم لەوانەی کە باسمان کردو ئینسان ڕزگار ئەکا بریتێ لە تەوبە، دووهەمین بریتێ لە سەبر، سێهەمین بریتێ لە شوکر. لە شوکرە ئێمە باسی گەورەی شوکرمان کرد، خاڵی یەکەم. دوای باسی ئەومان کرد کە شوکر بە زمان ئەکرێ، بە دڵ ئەکرێ، بە کردەوە ئەکرێ. اینجا نیعمەتەکانی خوا ئاشکرا و نهێنی، زۆرێک لە نیعمەتەکانمان باس کرد و بەیان کرد کە خوای گەورە چۆن ئەم کەون و کائینات و گردونەی هەر هەموو دروست کردووە لە پێناوی ئەوەی ئێمە سوپاسگوزاریی ڕازگۆ بین لەگەڵ خوای خۆمانە. ئیمامی غەزالی تەنبیهی بۆ شتێک ڕاکێشاین، ئەویش ئەوە بوو کە هەرچی بەڵایە بەسەرتا دێت، هەرچی ناڕەحەتیەک کە ئەیبینی، هەرچی ئێش و ئازارێ لەم ژیانە ڕووتی ئەکا، هەمووی لای ئێمە بەڵایە، لای خوا ڕەحمەت و نیعمەتە. ئەلێرە پرسیارێک یەتە ئاراوە، باشە کە بەڵایەکم بەسەرا هات، ئایا من سەبر بگرم لەسەر بەڵاکە یا سوپاسی خوا بکەم لەسەر بەڵاکە؟ ئەفەرمێ فەصل في بيان اجتماع الصبر والشكر على وجه واحد. ئەم فەصلە باسی ئەومان بۆ ئەکا ئیمام کە ئەفەرمێ سەبر و شوکر هەردووکیان پێکەوە کۆ ئەبنەوە بە یەک شێواز. ئەفەرمێ لەوە ئەچێت تۆ بڵێ تۆ باسی نیعمەتەکانی خوا و کردوتە نیعمەت زۆر زۆر و مەوجودە لە هەموو شتێکە، کەوابوو بەڵا هەر نییە. بەڵا ئەگەر بە وردی سەیریکەی هەر هەمووی نیعمەتی خوایە و سوپاسی خوای ئەوێ کە بەڵای ڕووتی ئەکا. ئەی باشە شوکر لەسەر بەڵا معناکەی چییە؟ ئەی چۆن سەبر و شوکر پێکەوە کۆ ئەبنەوە؟ سەبر ئێش و ئازارە پێ ئەگەێنە و ئارام ئەگری، شوکریش کاتێکەوە ئینسان پێ ئەکرێ کە فەڕەحێک ڕووی تێ بکە. ئایا ئەم دوانە مزادی یەکترن، پێچەوانە یەکترن، چۆن کۆیان ئەکەیتەوە؟ ئیمام ئەفەرمێ بزانە بەڵا مەوجودە، وجودی هەیە و نیعمەتیش هەیە، هەردووکیان هەن. وأنه ليس كل بلاء يؤمر بالصبر عليه. هەموو بەڵایەکیش وها نییە کە تۆ ئەمرە پێکرابێ ئەبێ ئیلا تۆ سەبری لەسەر بگری. بەنمونە یەکێک لە بەڵاکان بەسەر ئینسانەوە بریتێ لە کوفر، خوا پەنامان بە. ئایا بەڵای کوفر تۆ سەبری لەسەر ئەگری؟ نەخێر. ئەفەرمێ ئەو بەڵای مطلقە، بەڵایەکە بەسەرتەوە معنایکیشی تیان ئەگەر تۆ سەبری لەسەر گری. گوناهەکانیش هەر ئاوا، ئیلا ئەوە نەبێ کە کافر نازانێ کوفرەکەی خۆی بەڵایە و ئەزانە شتێکی باشە. وەکوایە ئینسان نەخۆشیکی هەبێ، ئازارێکی هەبێ، بەڵام ئازارەکە ئێشی نەبێ، هەموو گیانی داگیر کردو و هەستی پێ ناکە، کە هەستی پێ نەکرد چارەسەر وەرناگرێ، پێی وایە لە جوانیایە. ئاسیش کاتێکەوە ئەزانێ عسیانی خوا ئەکا، ئەبێت تەرکی مەعسیەتەکە بکە، کەوابوو هەموو بەڵای لە ئینسانە تەقدیر ئەکرێ بەوەی کە بەڵاکە هەوڵ بدا لەسەر خۆی لابەرێ، نەیهێڵێ، نەک سەبر گرێ و بەردەوام بێ. بۆ نمونە ئینسان تووشی گوناهی نەزەر بووە، ئایا هەر بەردەوام ئەبێ لەسەر گوناهی نەزەرەکە و بڵێ سەبر ئەگرم لەسەری؟ نە، بەڵکو ئەمری پێکراوە لە شەریعەتە کە ئەبێ واز لەو بەڵایە بێنێ، تەرکی کە لە بنەوە هەڵی کێشێ. بەل یؤمەڕ بئیزالەتی الئەلەم. ئەمری پێکراوە کە ئەلەم و ئێشەکە هەڵکێشێ، نەیهێڵێ. کەوابوو سەبر لەسەر چی ئەگری؟ لەسەر ئێش و ئازارێک ئەیگری کە عەبد توانای نییە لای بدا، لەسەر ئەو جۆرەیان سەبر ئەگری. واتە ئەکرێ بڵێن بەڵاکان دوو جۆرە، یەکێکیان دەستی مرۆڤی تایە، ئەکرێ خۆی واز لە بەڵاکە بێنە نەجاتی بێ،
کەسێکیان نا بەڵایەکی ئیلاهیە بەسەریا هاتووە ئەوەی بەڵای ئیلاهیە واجبە لەسەری سەبر گرێ و ئارام بگرێ و ئەجر وەرەگرێ ئەوەی بەڵایەکە بەدەستی خۆی بەسەریا هاتووە واجبە لەسەری واز لە بەڵاکە بێنە دوورکەوێتەوە جاری وایە ئینسان کاسبی خۆی بۆ خۆی نعمەت لەناو کاسبیە ئینسان لەناو زەرەرایە زۆر کات خزم و کەس ئەڵێن کاکە دەستی بگرن با زیاتر زەرەر نەکە ڕایگرن بە ئەوەی تر زیاتر زەرەری بەسەران نێ خزمان هەموو کۆ بنەوە لە کاسبەکە ڕای ئەگرن چونکە ئەزانن وەستانی لەم کاسبیە بە معنای نەجاحە بە معنای سەرکەوتنە بە معنای دروستبوونەوەیە جارێکی تر بۆیە هەوڵ ئەدەن کە ڕایگرن لەوەی کە ئەم بەڵا گەورەی کە ڕۆژانە بەسەر خۆی ئەهێنە بە دەستی خۆی بیوەستێنن گوناهی شەر ئاوایە ئینسان لەسەر گوناهێک ئولفەتەگرێ بەردەوام ئەیکا وەکو کەسە وایە کاسبی ئەکا و زەرەرەکە پێویستی بە وەستان هەیە پێویستی بە ڕاگرتن هەیە بۆیە لەکوێ ڕاوەستە لەوە قازانجی ئەو دەستپێک کابوو جۆرێک لە بەڵاکە دەستی ئینسانی بە ئاشکراتیایە مەئمورە ئینسان بەوەی کە دەست لە ئەو بەڵایە هەڵگرێ دەست لەو گوناهە هەڵگرێ بۆی لە بەڵاکە ڕزگاری بێ بەڵام بەڵایە کە توانە ئەمیتیانیە کوڕێکی وەفاتەکە برایەکی عەزیزی لەدەست ئەدا هاوڕێکی خۆشەویستی لەدەست ئەدا دایک و باوکی لەدەست ئەدا ئەمە هیچ دەسەڵاتێکی ئەمین نییە چونکە ژیان وجود لەگەڵ عەدەمە هەردووکیانەمە خوا خۆی تەقدیری ئەکا مەدەستی کەس نییە لەم کاتە مەئمورە ئەم کەسە بەچی بە سەبرگرتن یا یەکێ لە نعمەتە زاهیرەکانی لەدەست ئەدا بەنمونە چاوەکانی لەدەست ئەدا دەسەکانی لەدەست ئەدا قاچەکانی لەدەست ئەدا مەئمورە ئەم کەسە کە فەرمانی خوا جەل جەلاله جێبەجێکە و سەبر گرێ ڕازی بێ بەم قەدەرەی کە خوای گەورە بەسەریا هێناوە کە ئەو حکمەتی ئەزانێ و ئێمە حکمەتی نازانین کەوابوو سەبر لە دنیاە ئەگەڕێتەوە بۆ بەڵایەکە مطلق نەبێ ئەکرێ ئەو بەڵایە لە وەجهێکەوە نعمەت بێ لە لایەکترەوە نقمەت بێ ئینسان سەبری ئەو کاتە لەسەر ئەگرێ وەزیفەی ئەم ئەو هایە سەبر ئەگرێ وەکو دەوڵەمەندی طبعا نعمەتە لە لایەکی تریشەوە نقمەتە ئینسان کە دەوڵەمەند بوو مێشکی مشەوەشە تەماعکار زۆر تەماعیتی ئەکەن مەشاکلی زۆر یەتەڕێی کێشەی زۆر گەورە بۆ ماڵەکەی دروست ئەبێ خەم و خەفەت و مەراقی زۆر ڕوویتی ئەکا لەگەڵ ئەوەشان نعمەتە لایەکتر چێژ و تەمەتوعی دنیا و هەندێک کاروباری پێجێبەجێ ئەکا کەوابوو ئەکرێ نعمەتیش و بەڵاش لە یەک شتا کۆ بێت وەکو دەوڵەمەندی دەوڵەمەندی هەم نعمەتە هەم بەڵای کە بەسەر ئینسانایە بۆیە ئینسان لەسەر ئەو وەجه حەسەنەکەی شوکری خوا ئەکا لەسەر بەشە باشەکەی شوکری خوا ئەکا لەسەر بەشە خراپەکەی سەبر ئەگرێ ئارام ئەگرێ کە خوای گەورە ئەو نعمەتەی بەسەرادا چکە ئەو نعمەتیشەوە بەڵاشە ئینسانیش کاتێکە ئەجەلی خۆی نازانێ هەر یەکێکی ئێمە نازانین کێ ئەجەلمان دێ ئەوە لەلایەک نعمەتە لەلایەک نقمەتە ئەگەر بزانین کێ ئەجەلمان دێ خۆمان حازرەکەین والله ئینسان جاری وا هەیە بە لەحظەیەک ڕزگاری ئەبێ طبعا فرمایشتێکی پێغەمبەرگیان هەیە صلی الله عليه وآله وسلم هەندێک جار لە مێشکی ئێمە تەشویشێک دروست ئەکا بەتایبەتی خەڵکی کافر زۆر ئیسارەی ئەکەن ئەویشەوەیە پێغەمبەرگیان صلی الله عليه وآله وسلم فەرمێ عەبدێک لە عەبدەکان يعمل بعمل أهل النار ئەهلی ئاگر چی ئەکەن ئەویش ئەوە ئەکا حتا وەکو لە بەینی ئەو ئاگرە باشە بستێک ئەمێنێ اینجا دەستەکە بە چاکەکاری خوای گەورە ئەیخاتە ناو بەهەشتەوە ئەم عەبدە عەبدێکی ترە بینی ئیشی ئەهلی بەهەشتەکە بستێکی ئەمێنێ بچێتە بەهەشتەوە باشە کاتێک ئەزانی دەستەکە بە خراپەکاری کۆتایەکەی بەرەو خراپە ئەڕوا زانایان زۆر قسەیان لەسەر ئەم فەرمایشتە کردووە چونکە ئەم فەرمایشتە لەگەڵ دەخێکی قورئانە کە ئەفەرمێ وأن لو استقاموا على الطريقة لأسقيناهم ماء غدقا بس استقامان هبه بردوام بلسر ربازي خواناسي كرا اوكي زور سازگار پێشکەشیان ئەکرێ لأسقيناهم ايما او اوان پێشکەش ئەکرێ إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا أو كسيكوا إيمانه واستقامه بەردەوام ئەبێ لە کۆتایەکانی ژیانیان مەلائیکەیانە خوارەوە پێش ئەوەی گیانی دەرچێ موژدەی بەهەشتی پێدێ غەمت نەبێ خەفەت نەخۆی شوێنێکی چاک چاوەڕێتەکە ئەگەر هەموو ڕیوایەتەکانی فەرمایشتەکە کۆکەینەوە سبحان الله ئەو کەسەی خواناسی ڕاستەقی نەبێ عاقبەتەکەی ئیلا باشک ئەگەر ڕازگۆ بێ لەگەڵ خوایە
بۆیە لە فەرمایشتێکە لە ڕوايەتێکە ئەفەرمێ عملی ئەهلی بەهشت ئەکا فيما يراه الناس خەڵک وای ئەبینن کە ئەهلی بەهشتەکە یعنی لە حەقیقەتی ئەوە نییە لە ئەهلی جەهەنەم ئەبینە کارەکان بەس لە حەقیقەت ئەوە نییە بۆیە ئینسان جاری وا هەیە یەتە ناو مزگەوتەوە کاری خەیری ئەکا ئەوانە ڕێبازە کاتێک ئەزانێ عاقیبەتەکەی ڕێک وەرەگەڕێ لە دین و ئەڕۆ بۆیە بینی ومانە یعنی لە المتساقطون على طريق الدعوة جاري وهي الربازي الدعوة بانقواز ديان كسيتيا ملا وخطيب وخوتار بيعجو بانق بيعجو أهلي مزقوت شيء ولا الرلا أدا أكيب أم ديو بوديو ترى من رجاء أم أكيب تخواره وأكيب تخواره هو كاركيت شيء ناخي لقل أم دينات يكل نبوة لما معناه مغزاي دين تينا جيشتو روحي تيكل نبوة لقل دينا أجر خواناسك الراستقينا لو الريا النتيجة كي إلا أدا بدا سوبر باشر يان هندك سيا إما الدنيا بخراب يبين بس لحقتها خرابني يعني سبحان الله أفرمي ما لنا لا نرى رجالا كنا نعدهم من الأشرار سيرة كان لنا وجهنم خلقانك إما الليرة بخراب ما نزانين بأهل جهنم ما زين كشي لي ولا جهنم ما نبين بأهل الشر ما نزانين لأهل الشر نبون شكا راست أم كسا قناه بار وهندي قناهي كردو لبيش إما بتشوك سير ما نكرد بەڵام ئەم کەسە زۆر شەرمی ئەکرد لە خوا تەریقە بوو هەوڵی ئەدا مجاهدە ئەکرد چاک بێ خۆی پێ چاک نەئەکرا لە ئەخیرا نەتیجەی بەرەو باشە ئەڕ بۆیە ئەو فەرمایشتە ئەو هایە ئینسانی ئیماندار کە خەریکی خواناسی ئەبێ ئەجەلەکەی خۆی نازانێکەیە نەزانینی ئەم ئەجەلە لایەک چاکە لایە خراپ بوو وەڵڵا ئینسان ئەجەلی خۆی بناسێ بزانێ دەسو پێشکێ ئەو لا خراپەکەیەتی ئێستا تۆ پێت بڵێن کاکە دە ڕۆژە ماوە ئەزانی ژیانە چی لێ وێران ئەبی جارێک لە کولیە بووم تەڵەبەیەک هات فرمێسکی ئەباران ئەگریا ڕۆڵە چیتە ئەوە هەر نەیەتوانی کەلیمەیە قسە بڵێ لە ئەخیرا تێگەیشت و خەوی بینیوە کاکە بەس بۆرەوە سەر خۆتات بزانم چی خەوە کرد نەیتوانی دواتر جاری دووەم هات نەیتوانی جاری سێهەم ئەخیران خەریب بوو لە کولیە دەرەچووم وتی ماوەس هەر چەند لەحظەیەک هەم دانیشتم دەستی کردەوە بە گریان گۆڕۆڵە بەس بزانم چی کێشەکە قسەی ئەکرد هیچ تێ نەگەیشت لە دوایە بەڵام ماوەسە خەوم بینیوە وتیانە مانگێک و دە ڕۆژی تر تو ئەمریت یعنی مانگێک و دە ڕۆژی ڕێک خۆ ئەمری خۆ حازرک خۆ ماوەسە بەڕاست ئەی من چی بکە ئەوتم وەڵای تر بێ دەست پێ بکەی چی بکەی بڕوا ئەکەن هەموو ژیانی لێ تاڵ بوو فەقیر ماوەسە بە قورئان لە ئێوارە وەزعم زۆر شپرزە توخوات وتم کوڕە ڕۆڵە گیان کەس ئەجەل نازانێ ئەبێ تێبگەی لەمە بەس تەسەوور کە ڕۆژێک لە لای خوا لەوە ئەچێ 1000 ساڵی ئێرە وتراوە مانگێک و دە ڕۆژ زۆر زۆرەکە لەو چێ 1000 ساڵی تێرە بەس ئەمە دلیل لەسەر ئەوەی تۆ هەر ئەمری قبولتە تۆ لە 50 ترا بمری ئەرە بەخوا ماوەسە بەس ئێستا نەبێ دەی باشەکە کە 50 تر ئەمری دەبڕ ڕۆڵە گیان ئەم خەوەی تۆ چ من بڵام 50 تر ئەمری چ بڵام ئێستا شەو ڕۆژی ترم هەروەکو یەکە ئەمە ئەم مەرێکە ئیلاهی تۆ نازانی کەی لە چ ساتێکا کۆتایت پێ دوای فترەیەک سێرەکەم چۆتەوە سەر بارەکانی خۆی هێواش بۆتەوە وەڵام ماوەسە ڕۆژەکان تێپەڕین نەمردم الحەمدوللا نەمردی بەڵام هەر ئەمری بە تەمایشی تەسەوور کە ئینسان ئەگەر ئەجەلی زانی ژیانی تاڵە بێ بۆی ئەفەرمێ یەکێک لە نیعمەتەکانی خوا ئەوەیە کە تۆ ئەجەلی خۆت نازانی یەکێک لە بەڵاکانیش ئەوەیە کە تۆ ئەجەلی خۆت نازانی بۆ لەو ئەچێ ئێستا ئێمە لەم مزگەوتان بەخوا نەگەینە ماڵەوە هەمومان تەواو بین نازانین ئەجەل لەکوێوە چۆن دێت زۆرێکمان هەیە سەر ئەخەینە سەر پشتی بۆ ئارامی بەڵام کۆتا سەفەرمانەکە کۆتاییمان پێ زۆرمان هەیە کاتێک کە سواری سیارەکانمان ئەبین بە دڵێکی زۆر خۆشەوە ئەمانەیە بچین کارە جێبەجێکەین و بگەڕێنەوە ناگەڕێنەوە کۆتا کارمانە لە ژیانەوە تەواو ئەبین زۆرمان هەیە هەنگاو ئەنین بۆ گوناهێک پێمان وایە زۆرمان لەبەردەساماوە تەوبە بکەین بەڵام ناتوانین تەوبە بکەین و ئیتر گەڕانەوەمان نییە زمانمان ئەشکێ زۆری ترمان هەیە بۆیە ئەکرێ بڵێن نەزانینی ئەجەل نعمەتی تیا کۆ بۆتەوە لەگەڵ بەڵایە پێویستە سەبر گرین و سوپاسی خوا لەسەری بکەین ڕۆژی قیامەت دیار نەبوونی هەروەها شەوی قەدر دیار نەبوونی سەعاتێ لە ڕۆژی جومعەیە کە دیار نییە کەیە و دوعاکانی تۆی تیا گیرە ئەبێ هەموو ئەمانە لەلایە نعمەتن لەلایەکی تر بۆ چونکە کە نازانی جوهدی زیاتر ئەەکەی لەلایەکی تریش
نقمەتە کە تۆ نازانی ناتوانی دەرەقەتی ئەوە نایە کە بێ ئەم کردەوە جوانە بدۆزیتەوە دقیق کامێت تاوەکو دوعاکەی خۆتی تیا بکە. دەی خوا جەلە جەلالوه لە هەموو مەوجوداتێکە نیعمەتی هەیە بەخوا ئێشەکان کە بەسەر تا دێ هەمویان نیعمەتی تایە بەنسبەت ئەو کەسەی کە ئازار ئەکێشێ. هەندێک جاریش نیعمەتی تایە بەهۆی غێرەوە، بۆ نمونە کافرەکان کە لە ئاگرە عەزاب ئەچێژن بەخوا لە ئەهلی جەنەت و ئەهلی بەهەشت ئەوە نیعمەتێکی زۆر گەورەیە، چونکە ئەگەر ئەوانیان نەبینایە و هەموو کەس کۆتاکەی وەکو یەک وایە هەرچی زاڵمان و مەزلومان بوون لەم دنیا مەزلومەکان دڵیان ئەتەقی، بۆیە ئەوە نیعمەتێکە بەنسبەت ئەوانەوە. اینجا فەڕەحی ئەهلی جەنە زیاد ئەکا کاتێ ئەهلی ئاگر ئەبینن، کاتێ لە بەهەشتە ئەبینن ئەوان لە ناو ناڕەحەتیان ئەمان لە ناو خۆشیە هەست بە خۆشیەکەیان زیاتر ئەکەن ئەگەر نا کەمتر هەستیان پێ ئەکەن. دەی تۆ سێرکەن خەڵکی نعمەتی جوان لە هاوینە نعمەتی جوانی خۆر ئەبینن هەمویان ڕائەکەن لە بەردەستی. لەوەچی هەندێک کەس زۆر گەرمای ئەبێ وا هەستەکان نیقمەتێکی زۆر گەورە نازانێت سەرزەوی خۆی ژیان هەمووی مرتەبطە بەو گەرمایەوە کە خۆی گەورە پێشکەشی ئەکا بەسەر ئەهلی زەویە. دەی هەموو خەڵقێکی خوا جەلە جەلالوه یا هەموو بەڵایە کە خوا خەڵقی کردووە لە ژێرەوە نیعمەتێکی پەنهانی تایە. بەخوا ئینسان کە سەیری نیعمەتەکان ئەکا سەیری دەستی خوا ئەکا جەلە جەلالوه دڵی زۆر گەش ئەبێ هەستەکات ئەم بەڵایانەی کە بەسەریایە خوا بێ ئەجری ناکە، بۆیە ئەفەرمێ سەبر گرە لەسەر ئەو موسیبەتانە ڕووتی ئەکا شکر کە لەسەریان، چونکە بزانە هەموو فەقیری و نەخۆشی و ترس و بەڵایەکی دنیا هەرچیە بەسەرتا 5 نیعمەتی خوای تایە. ئەگەر کەسێ خوا چاوی کردبێتەوە چاوی عەقڵی کەوت بێتە کار ئەفەرمێ ئەم 5 نیعمەتە بەسە بۆی سوپاسی خوا بکە. یەکەم نیعمەتیان هەموو موسیبەت و نەخۆشیێک ممکنە زۆر لەوە قورستر بێ بەسەرتا هاتووە، بۆیە سوپاسی خواکە کە لەو ئەحەددا وەستاوە. ئەکرێت تۆ دەسەکانت نەخۆشن سوپاسی خواکە قاچەکانت نەخۆش نین. ئەیوب عەلەیهی سەلام بێنە پێش چاوی خۆت تەنها زمانی و دڵی ئەم دوو شوێنەی کار ئەکات سوپاسی خوای لەسەر ئەکا خوایە کە دڵێکت داومەتێ فکری تۆ کەم زمانێکە داومەتە شکری تۆک. ئەکرێت تۆ پەنجەیەکت ئازاری هەیە هەموو پەنجەکانت بن، ئەکرێت دانێکت ئازاری هەیە هەموو دانەکانت بن، ئەکرێت چاوێکت ئازاری هەیە هەموو چاوەکەت بێ، ئەکرێ ڕێژەیەکی کەم لە چاوەکەت دابەزی و هەموو چاوت دابەزی. بۆیە ئینسان یەکەمین خاڵبۆی دڵی خۆی پێخۆشکە ئەو بەڵایە ئەکرا گەورەتر بێ کەمتر کەوتە سەر تۆ سوپاسی خوا بکە. دووهەم سوپاسی خوا کە موسیبەتەکە لە دینا نەبوو، بڵێ یا ڕەبی پەروەردگارە سوپاس بۆ تۆ موسیبەت کەوتە ناو دەسم ناو قاچم ناو لاشەم جەستەم نەکەوتە ناو دینم. عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ هیچ بەڵایەکم بەسەرا نەهاتووە ئیلا 4 نیعمەتم تیا بینیوە. یەکەم دانە سوپاسی خوام کردو خوایە بەزنی ئامە لە ناو دینمان نەبوو، دووەم بەزنیە گەورەتر نەبوو بەڵاکە موسیبەتتر نەبوو، بەزنیە پەروەردگارە من ڕازیم بەو بەڵایە بەسەرما هاتووە مەحرومت نەکردوون لەوەی کە ڕازی نەبم. خوای گیان سوپاس دەکەم کە من ڕەجای پاداش دەکەم لەلای تۆ لەسەر ئەو موسیبەتەی بەسەرما هاتووە. ئەفەرمێ هیچ بەڵایە بەسەرما ناتوە ئیلا ئەم 4 نیعمەتم تیا بینیوە. پیاوێک بە سەهلی کوڕ عەبدوڵڵای وتی کوڕ ئەی هاوار ماڵە وێران بوو دزێ خۆی کرد بە ماڵەکەمە هەرچی شتم بوو بردی. فەرمووی سوپاسی خوا کە بەزنیە شەیطان خۆی نەکرد بە دڵتا و ئیمانە لێ بدزێ، ئیمانە لێ تێکەڵکە. سوپاسی خواکە کە ماڵەکەت ڕۆشتووە. وتی ئەی چی ئەکەی؟ ئەگەر کەسێک بیەوێ 100 دارت لێ بدا دەیانی لێدایی ئەبێ سوپاسی خواکەی لەسەر ئەوەی کە 90ت لەسەر لاچوو، واتە بەڵاکەت بچووکتر بوو، بەڵاکە لە دینتان نەبوو. سێهەم دانە لەوەی کە ئینسان ئەبێ سوپاسکە لەسەر بەڵاکان ئەوەیە عقوبەکان. والله عقوبەتی ئاخرەت زۆر زۆر گەورەیە، هەموو بەڵایەک عقوبەتی تۆ کەمەکاتەوە. تۆی ئیمانداری ئەهلی مزگەوت هەر بەڵایە ڕووتی ئەکا ئیلا موسیبەتەکان لەسەر تۆ لە ئازارەکانی ئاخرەتی کەمەکاتەوە. قڕ بەسەر سەر ئێشەیەکی ئێرەت ئەزانی چی ئاگرت لەسەر ئەکوژێنێتەوە، چاو ئێشە و دەست ئێشەیەکی ئێرەت ئەزانی چیت بۆ ئەکوژێنێتەوە، غەم و پەژارەیەکی ئێرەت ئەزانی چه غەم و پەژارەیە لەسەر تۆ لە ئەبا لە قیامەتە. بۆیە ئەفەرمێ هەموو ئەوانەی کە ئەو بەڵایانەی کە بەسەر ئینسانە دێن هەمویان لە فەرمایشتی پێغەمبەرگیانە هەیە صلی الله علیه و آله وسلم با بەڵاکە ئەوەندە بچووک بێ
بە ئەندازی خەردەلەیەکی بچووک بێ ئیلا بەڵای ئاخرەتی لەسەر لا بردووی. پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ إن كل ما يصاب به المسلم يكون كفارة له. هەرچی مصیبەتێ ڕوو ئەکاتە تۆ ئەبێتە کەفارەت بۆ تۆ، خوا لە گوناهت ئەبورێ. هەموو نەکبە و نەکسە و مصیبەتێکەیە بەسەر تۆیە ئیلا کەفارەتە بۆ گوناهی تۆ. حتا وەکو دڕکێ بە پەنجەیەک تا ئەڕوا ئەبێتە کەفارەت بۆ گوناهی تۆ. دڕکێ بە پەنجەیەک تا بڕوا کەفارەتە بۆ گوناهی تۆ. دەی کەوابوو سوپاسی خوا کە لەسەری کە عقوبەکەی لە دنیا داینەی خستە ئاخرەت. چوارەم ئەم مصیبەتە گەورە لەسەر تۆ نووسرا بوو لە ئوم الکتابە، هەر ئەبوایە ئەو قەدرە و بەسەرا بەهاتە. دەی سوپاسی خوا کە زوو قەدرەکە هات، درەنگتر نەهات لەوە ئەچی ئێستا خۆت بگریتەوە ئەو قەدرت بەسەرا هاتووە ڕۆژێکتر نەتوانای خۆشت بگریتەوە. سوپاسی خوای لەسەرکە. پێنجەم دانە بیرکەرەوە هیچ مصیبەتێک نییە بەسەر تابێ ئیلا ئەجرەکەی لای خوا گەورەترە لە مصیبەتەکە، بە ئەندازی مصیبەتەکە نییە. مصیبەت خۆی ئەندازەیەکە، هەموو مصیبەتی ئەندازەیەک. ئەوەی کە لە لای خوا هەیە بۆ ئەجر کە تۆ وەری ئەگریتەوە ئەجرەکە زۆر زۆر گەورەترە. ئەمە بالضبط وەکو ئەوە وایە یەکێ لە نیعمەتەکان لە مناڵێک ئەگریتەوە، خۆ ئەگەر وازی لێ بێنی لەو ئەچێ فێری عیلم نەبێ، فێری ئەدەب نەبێ، بەڵام کە تۆ ئەم شتانەی لێ ئەگریتەوە لەو ئەچێ مناڵەکە خۆی بە بەڵات تێبگا، بەڵام دوایی تێ ئەگا. هەر هەمووی ئەمە نیعمەتێکی زۆر گەورەیە. ئەم ئەدەبدادانە شتێکی زۆر گەورەیە. تەسەور ئەکەن ئینسان جاری وا هەیە کە مناڵە مامۆساکەی زلەیەکی لێ ئەدا، زۆر ناڕەحەتە بێ بەو زلەیە کە خواردوێتی، کە گەورە ئەبێت تێ ئەگا تەمەنا ئەکە دوو زلەی بخواردە، کە پێگەی و ئەدەبی وەرگرت ئاوا تەمەنا ئەکە. زۆر کات ئینسان لە مناڵیە مناڵەکەی خۆی لەوە ئەچێ دارێکی خواردبێ لەسەر شتێک کە گەورە بوو ئەو مناڵە بیر ئەکاتەوە. ئێستا پێی ناخۆشە، بەس ڕۆژێ لە ڕۆژان تێ ئەگا ئەو دارە گەورەترین نعمەت و خاڵی وەچەرخانی ژیانی ئەو کەسە بوو. ماڵ و ئەهل و ئەقارب و عەضا و هەمووی ئینسان ممکنە بە سەبەبیانەوە فەوتێ، بەڵام کاتێکەوە ئینسان تووشی کۆمەڵێ بەڵاو مصیبەت ئەبێ ڕای ئەگرێت کە ئەنەما ئەو مناڵەیە کە لێدانێکی خواردۆ ڕاگیراوە، بۆیە هەمووی بە نیعمەتێکی گەورە بەسەریا ئەشکێتەوە. ئەفەرمێ هەموو بەڵاکان تەئدیب و ئەدەبدادانە لە خواوە جەل جەلالوه بۆ عەبدەکان. لوتفی خوایە لەگەڵ عەبدەکانە، عنایەتێکە چۆن باوکو دایک لەگەڵ ئەولادا ئەیکەن، خوا ئەم عنایەتە لەگەڵ عەبدەکانە ئەکا ڕایان ئەگرێ. بۆیە پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم لە فەرمایشتێکە ئەفەرمێ خوا هەر بڕیاریدا بۆ عەبدێ لە عەبدەکان قەضایە بێ بەسەریا، بەڵایە بێ بەسەریا، ئیلا ئەوە باشترە بۆ ئەو کە بەسەریا هاتووە لەوەی کە بەسەریا نەیەت. بۆیە ئینسان ئەبێ زۆر ڕازی بێ بەو بەڵایانەی کەوا ڕوویتی ئەکەن. اینجا ئەبێ بزانێ ئینسان خراپترین شتێکە ئینسان فەوتێنە خۆشەویستی دنیای، باشترین شتێکەوە ڕزگارت بێ ئەوەیە دڵت دوورکەوێتەوە لە خۆشەویستی دنیا. دەی نیعمەتەکان کاتێکەوە هەر هەمویان بەڵایان پێوە ئەبینی، هەموو ئەوانە لە دڵی تۆیە تومەئنینەیەکی گەورە دروست ئەکا کە ئەزانی ئەم دنیاە کاتی و ئانیە، جێی دڵخۆشکردن نییە، دڵت ئارام ئەبێتەوە. دەی کەوا بوو ئازار چەشتن بۆ نەمانی نیعمەتەکان فطرەتی ئینسانە. پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم کاتی ئیبراهیمی کوڕی وفاتی کرد، فرمێسک بە چاوەکانی هاتە خوارەوە، فەرمووی فرمێسکەکان بە چاوەیانە خوارەوە، دڵ ئازار ئەچێژێ، بەڵام کەلیمەیەک ناڵێن ئیلا ڕەزامەندی خوا نەبێ جەل جەلالوه. دەی ئینسان ئەبێ سەبر گرێ لەسەر ئازارەکان، سوپاسی خواکە لەسەر ئەو فەڕەح و جوانیانەی کە لەناو ئازارەکانە هەن. ئەعرابیەک هات بۆ لای ئیبن عەباس کاتێک کە عەباسی باوکی وفاتی کرد بوو، مامی پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم تعزیەباری لێ کرد، فەرمووی ئصبر نەکن بیکە صابرینە، تۆ سەبر گرە ئیبن عەباس، تۆ قودوەی ئێمەی، ئێمە بەهۆی تۆوە سەبر ئەگرین. فإنما صبر الرعية عند صبر الرأس. أو رعيتك لبردستها كي أتوانا صبر قري كاتي كسركي بيني كسي لسروي آرامي قرد أمي خوار وجه أتواني آرام قري وي باوك لمالا سنتري كي زور قوري باوك خوي لدس دا منال هموي خوي لدس أدا بير كروتو بينا بيشاوي خود لناو مصيبتك باوك بقري كي هي خوي بي بجيري نقري شك أبيني بلاي كي زور قوري واي كردو باوك بخاته قريان کاتێک ئەبینی باوکت لەناو نەکسەیەکایە تۆ وێران ئەبی بۆیە باوک ئەبێ زۆر گەورە خۆی ڕاگرێ بۆیە زۆر کات ئێمە ئەبینین لەو ئەچێ بڵێن باوکمان دڵی ڕق بوو خۆی ڕاگرت وا تەسەور مەکە
خوا ئەزانێ ئەو باوکە چەند ماندوو بۆ چەند گریا بەس بۆ نەشکانی تۆ بۆ نەزانینی تۆ لە شوێنێکی پەنهانە هەموو غەمەکانی خۆی هەڵڕشتووە بۆیە ئەفەرمێ فإنما صبر الرعية عند صبر الرأس خير من العباس صبرك بعده خير لعباس أويك تو آرام بقري لدواي أو والله خير منك للعباس بخوا خوا باشتر أبو عباس لتو خوا جل جلاله زور باشتر أبو باوكد لتو بوي اللي قرأ تسليمي خوايك جل جلاله ابن عباس أفرمي كاز بمشي وازي أم تعزيبالي لينا كردم أو أن أم كلماتي أم كسا عربي ضلي خوش كردم بلا كان زور ثوابي صبر كان لسريان زور قوريا أخبار وفرمايشي زور هات ولم بيناوا بيغمريان صلى الله عليه وآله وسلم شو بولا إن خوش لإيمان داران سيري كرد جوجلايك شون ناسك أبيت ولا شيء أو ناسك بوبو كتب شو بوبو يو فرموي أما تشيدوتو أي هاور أود لهاتوا فرموي داوات شيد كردوا شو دعائك كردوا وتي بيغمريان صلى الله عليه وآله وسلم فرمو همو كاتيك لدعاء كان وتوما خوايان عقوبة من بخيت الدنيا نيخيت آخرت خويا لير عقوبة كان بدا هر عقوبة يداونا وابو آخرت فعجله لي في الدنيا لدنيا عقوبة كان بدرو بيغمريان صلى الله عليه وآله وسلم فرموي سبحان الله سري فرما لم كلمة لا تطيقه ولا تستطيعه بخواناتواني برقنا أقري بو أم دعايات كردوا هل قلت خزق أود بوتا ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار خواجان نعمتي أم دنيا جواني أم دنيا خيري أم دنيا أم بيبدا خيري آخرتي شم بيبدا هردو كان يا أكرم الأكرمين أجر أمد بوتا فقد أفلحت خوا إيرشي بو خوش كردي أو لا شي بو خوش كردي دعاكت هليت يا أبو پیغمبر صلى الله عليه وآله وسلم برسياري لكراه أي الدعاء أفضل شو دعاء زور قوريه فرموي سل الله العفو والعافية في الدنيا والآخرة داوي لي برديبك داوي عافيتك لدنيا وآخرته عفو عافية عفو يعني خوالد ببوريا عافية لا شيء ساق يعني نعمتك كان اللي نسنته دوابك خوي قوري نعمتك كان بو زياد كان اللي نسنته أو معنى دقيق عافيته يعني خوي قوري داوي لبك خوي اللي بردي لم دنيا ولو دنيا بسر ما ببارنا لآخرته لش ساغي وتندو طولي نعمتك كان لم دنيا ولو دنيا بسر ما دا ببارنا روجي دوهم كابرهاته وتي دعاية ترم فيرك هر أو دعاية فيرك روجي سياماته هر أو دعاية فيرك فرموي فإن أعطيت العفو والعافية في الدنيا والآخرة فقد أفلحت أجر بهاتا أمد أجر بيتو خوي جورا عفو عافية للدنيا وآخرتها بي بداتو بي عطاك إتتورز قاربوي نجاة دبو باش ترين شد أويكتو توشي فلاحك سر برزيك پیغمبر كان صلى الله عليه وآله وسلم لدعا كان فرميتي لتشوارشد بنا بقن بخواج لدول لتشوارشد يكميان تعوذ بالله من جهد البلاء خواجان بلايك وانهيني بسر ماك تو من دومك وبمدابع أرزا وتحملي نكم دعابك خوا بنا بدا لما دعابك اللهم إني أعوذ بك من درك الشقاء خوايا نمجيني الشقاوة نمجيني بلايك وشقيم كاد وهم لبك كوا للشقي كان حساب من السعيدة كان حساب نبم وسوء القضاء خوايا بنا أقرم بتو لقضاوتك تو كردو تو خراب أبو سر من هيد كوكو ابن القيم أفرمي بلاكان ين خوارو بسر إنسانا دعا كان بلاكان رأي بسر إنسان وخوايا سوء قضاء أو قضاء كزور خراب بسر منادي خوايا بنام بدلي وشماتة الأعداء خوايا ضلي دجمنا كانم بيخوش مكة پروردگارا وشماتة الأعداء واملي مكة كدجمنا كانم ضليان بيخوش بكاتك بلا مصيبة نارحتي جا بسر مواتا بلا نارحتي مس بيانا بسر ما أم فرمايشتا أم تشوارشتا همو دليل لسروي كإنسان دعاك خوال بلا كان رزقاريك معافاة بقسمتي بك مطرف أفرمي أجر بيتو لمعافاة لناو نعمة كان مو شكري خوابكم أو مزور بيخوشتر لويك خوا ابتلام كاتو صبر بقرم ينسر أوي آية شكر قورة ريا صبر كزانان زور قسيان لسر كردوا لدرسي داهاتوا إن شاء الله شنا خزمتي أو بيفاني إمام غزالي كلباسي صبر وشكر قوري هريكي كان باسي أكا خواهي جان داوال لي أكين لقناها كان من وبورا
سەرفرازی بەردەم دیوانی خۆتمان کە پەروەردگارە بمانگێڕە لەو عەبدانەی کە ڕازی ئەبن بە قەزای تۆ، بمانگێڕە لەو عەبدانەی کە شوکرانە ڕازگۆ لە بەردەم تۆیە بەرزەکەنەوە، بمانگێڕە لەو عەبدانەی سەبر ئەگرن. پەروەردگارە داوا لێ ئەکەن ئەم کتێبەکەرە نور و چرا ڕووناکیەک دنیا و گۆڕ و قیامەتمانی پێ ڕۆشن کردەوە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوای گیان ئەم کەلیماتانەی ئێڵێن هەرمووی بکەرە نورێک لە دڵمانە، پەروەردگارە بیکەرە نورێک لە کردەوەمانە، بیکەرە نورێک لە زمانمانە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوای گیان هیدایەتمان بدە، خوایە هیدایەتمان بدە، خوایە هیدایەتمان بدە یا ئەکرەم الئەکرەمین. خوایە بەزەیی و ڕەحمەت و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە، عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێنە. خوایە ئێمە داوای چاکانی دنیات لێ ئەکەین، خوایە گیان داوای چاکانی ئاخرەتت لێ ئەکەین. خوایە تۆ زۆر دەوڵەمەندتری لەوەی کە ئەکرێ هەردوو چاکانمان پێ عەتاکەی. دەیا ڕەبی خوایە ئێمەی زەعیفی لاوازی گوناهکاری خەجاڵەتبار چاوەڕوانی هەردوو ڕەحمەتەکەین لە دنیا و ئاخرەتە. تو گەورەی خۆت هەردوو نعمەت و هەردوو ڕەحمەتی دنیا و ئاخرەتمان بەسەرا ببارێنە. یا ڕەبی خوای گیان زمانمان کولە لە دوعایە، ئەپاڕێنەوە بە زمانی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم، داوات لێ ئەکەین هەر چاکەی ئەو خۆشەویستەمان داوای لێکردووی پێمان عەتاکە، هەر خراپەی ئەو خۆشەویستەمان پەنای پێگرتووی خوایە پەنامان بدە یا ئەکرەم الئەکرەمین. ئامین ئامین والحەمدولله رب العالمین.